برایەتی نێوان مسلمانان یەکەم بنەما و بەهێزترین بنەمای دروستکردنی دەسەڵاتی ئیسلامیە. کاڵین دەسەڵاتی ئیسلامی یعنی دەوڵەتی ئیسلامی یعنی خلافەتی ئیسلامی هەرچێک ناوی ئەبێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە هیجرەتی کرد بۆ مەدینە یەکەم هەنگاونای بۆ دروستکردنی دەسەڵات و دەوڵەتی ئیسلام بریتی بوو لە چەسپاندنی برایەتی لە نێوان مسلمانانە. گەر بێت و تەماشا بکەیە بینی یەکەم شت کە کردیە فەرمێ وەکو لە حەدیثەکانە هاتووە ئاخا بین المهاجرین والأنصار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مهاجرەکان و ئەنصارەکانی کردە برای یەکتر. فلانی مهاجری برای فلانی ئەنصاری، فلانی ئەنصاری برای فلانی مهاجری. بەو شێوە کە بوونە برای یەکتریش ئەمەنە بە جوانی مەفهومی ئەم برایەتیان تەطبیق کرد. هەیان بوو دوو ژنی هەبوو ژنێکیانی تەلاقەدا بۆ براکەی ئەی وەرە کامەیانت دڵت ئەیگرێت تەلاقی ئەدەم بۆ تۆ. ماڵەکەی لەگەڵە کرد بە دوو کردەوە. ئاەت دابەزی فەرمووی ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. فەرمووی بەڕاستی نمونەیەکتان پەیڕەو کردووە لە برایەتی ئێوە ئیمانداران کە وێنەی نەبووە لە تاریخی بەشەریەتە. براکەتان پێشەخەن بەسەر خۆتانە لە ماڵ و سەرۆت و سامان و دنیاە ئەگەر بێت و لەسەر حسابی خۆشتان بێ. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمووی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئیمانی تەواو نییە کەسێک لێەوە هەتاوە کۆی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەی پێی خۆش نەبێ. ئەمان ئەو فەرمودەیەیان وا تەطبیق کرد بە زیادیشەوە بە شێوەیەک قورئان دابەزی ستایشی کردن لەسەر ئەو هەڵوێستە مەردانەیان کە براکەیان پێشەخەن بەسەر خۆیانە. و ئەوەش بووە هۆی ئەوەی کە جەیشێک دروست ببێ لەشکرێ دروست بێ تند و تۆڵ و تۆکمە بە یەک دەست بەرامبەر دوژمنەکەیان بن و لە ناوی بەرن. و ئەو برایەتیە لەسەر تەوحید نەبێ دروست نابێ. بۆ بێ هەموو خەڵکی بگەڕێتەوە سەر تەوحید ئەو ساوە برایەتیە دروستە بێ. کابرا قەبرە پەرستێ برایەتی چی لەگەڵ کەم مشریکە. کابرا تاغوتی کردوێتەوە لی ئەمر برایەتی چی لەسەر کەم ئیمانی نەهێناوە. کابرا حکمی زۆرینەی قوبوڵە و دیموکراسی قوبوڵە برایەتی چی لەگەڵ کەم. بۆیە برایەتی من لەگەڵ کەسێکە تووشی کوفر و شیرک نەبووە. و برایەتیەکەشمان وامان لێکە یەکدەست بین بەرامبەر بە هەموو دوژمنێک. بەهۆی ئەوەشەوە ببینە دەسەڵات. بۆیە هەتاوەکو نەگەڕێنەوە بۆ تەوحید هەمومان یەکریزی نابینین تا یەکریزیش نەبینین سەرکەوتن نابینین کەواتە هەمووی بەسراوەتەوە بە برایەتیەوە. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ شێوە یەکەم هەنگاونای لە شاری مەدینە بۆ دروستکردنی دەسەڵاتێکی بەهێزی تۆکمەی ئیسلام دەوڵەتێکی ئیسلام گێڕانەوەی برایەتی لەسەر تەوحید و ئیمان بوو بۆ نێوان خەڵکی.